میوانمان دەبێت لە بەغداوە لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە بارودۆخی سیاسی عێراق ئەویش بەڕێز قەیس محەممەد کە لە بەغداوە لەگەڵماندا بەڕێز قەیس محەممەد دەم کاتتان باش هەر هەوڵێک دەدرێت هەر دەست پێشخەریەک دەکرێت بەڵام بارودۆخی سیاسی عێراق لەم چەق بەستویە ڕزگاری نابێت چارەسەر چییە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خدای گەورە میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو بۆ بینەرە بە ڕێزەکانتان ئەمڕۆ دەبینین کە ئێستا دوای ساڵێک پێکێنانی حکوومەت تووشی قەیرانێکی گەورە بووە کە ساڵێک بەسەر هەڵبژاردننی پێشوەختەدا تێپاڕیوە واتە زۆر هەوڵدران زۆر گۆڕانکاری کران ئەمانە هەموویان شکستیان هێنا دواتریش ئەوەی کە ئەمڕۆ هاتوتە ئاراوە هەمووی لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە دوای ئەو هەڵبژاردنە بووە کە بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێ ئەنجام درا ئێستاش ئێمە هێشتا وڵاتێکی دیموکراتی تازەین دیموکراتێکی پێگەیشتوونین زۆر دیدگای جیاواز هەن کە هەر یەکەیان بەلایەکەوە بە دیدگایەکەوە شرۆڤەی بارودۆخەکان دەکات ئەمڕۆ ئێستا کە باسی دۆخی ئێستا بکەین پرسی پێکێنانی حکوومەتە لە ئێستادا دوای کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەران ئەمڕۆژ دەبینین کە پێکێنانی حکوومەت زۆر ئاستەمە ئەویش بەهۆی بوونی ناکۆکی لە نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی بەڵام لەوانەیە لە هەندێک ڕووەوە لە هەندێک لێکتەگەیشتن نێوان لایەنەکان لەوانەیە پرسەکان یەکلایی کرابنەوە بەڵام کێشەی ئەمڕۆ لە ئێستا لە لایەن کوردەکانەوەیە چونکە تا ئێستا ئەوان کەسێکیان بۆ پۆستی سەر و کۆمار یەکلایی نەکردوێتەوە بە تایبەتیش هەردوو حزبە دەسەڵاتدارەکانی پارتی و یەکێتی و پێویستە لە کاتێکی نزیکدا و ئێمەشی وامان وایە کە بگەنە ئەو لێک تێگەیشتنە کە کەسێک لە نێوان خۆیان یەکلای بکەنە بۆ پۆستە کێشەی نێوماڵی شیعە نەبوونی متمانە لە نێو لایەنە سیاسیەکانی عێراق چ پەیوەندی بەوە هەیە کورد کاندیدەکەی یەکلاکات و یان یەکلای ناکاتەوە زۆر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناگەنە ڕێکەوتن لە پەرلەمانی عێراق یەکلا بێتەوە ینی با کۆبوونەوەکان ئامادە بکرێن لایەنی شیعە خۆیان بگەنە ڕێکەوتن کورد کێشەی نییە لەمە ئێمە باس لەسەر ئاستی گشتی دەکەین لە هەموو پێکاتەکانی عێراقی دەکەین لێرە پێکاتی سێ پێکاتەمانەیە کورد و سونە و شیعە ئەگەر باسی سونە بکەین ئەوان گەیشتونەتە چارەسەری خۆیان لە پۆستی سەرۆکی پەرلەمان پێکاتەی شیعەش لە نێوان دوو قەوس ئێمە باس لەوە دەکەین کە لێک تێگەیشتن لە نێوان لایەنە شیعەکاندا هەیە بۆ بە گوێرەی شایستەی هەڵبژاردن بەڵام ئەوان کەسێکیشیان لەوانەیە دەستیشان کردبیت بۆ خۆیان بەڵام ئەو هەواڵانەی لەلایەن کوردەوە پەیمان دەکات برایانمان لە کوردەوە تا ئێستا هیچ کامێک لە دوو حزبە سەرەکیەکان لە سەر پۆستی سەر و کۆمار نەگەیشتونەتە ڕێککەوتن و هیچ لێکتەگەیشتنێک لە نێوانیان نهاتۆتە ئاراوە بەڵام خاڵی ئەمڕۆ باس لەوە دەکرێت کە لەوانەیە سیناریۆ 2010 دووبارە بێتەوە بەڵام ئەو جیاوازیەی ئێستا لەگەڵ ساڵی 2010 هەیە لەوەدایە کە بەشێک لە سربەخۆکانیش ئێستا لە گۆڕەپانی سیاسی عێراقدا هەن و قسە و باسی زۆر دەکرێت لە دوای کاندیدکردنی محەممەد شیع سوودانی لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە خۆپشاندانەکان لە عێراق سەری هەڵدا گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە ژمارەیەکی زۆر خۆپشاندەر کوژران ژمارەیەکی دیکەی زۆر بریندار بوون بارودۆخەکە گەشتە لێوارێکی زۆر خراپ بە هۆی ململانەکانی نێوماڵی شیعە
پێتان وایە ئێوە خاڵە گەوهریەکە کێشە گەورەکە ئەوە نییە کە پۆستی سەرۆکوەزیران لە نێوماڵی شیعە یەکلا بێتەوە تا ئەوەی کە کورد سەرۆک کۆماری یەکلا بکاتەوە؟ ئێستا من لەو باوەڕەتدام کە ئێستا پۆستی سەرۆکوەزیران هیچ کێشەیەکی نییە، چونکە ئەوان محەممەد شەیع سوودانیان دەستیشان کردووە بۆ ئەو هیچ بەرهەڵستێکیش بۆ ئەو کەساتیە نییە بۆ بەڕێوەبردنی ئەو پۆستە ئەوانیش لە ڕوتی سەدریش من باوەڕ ناکەم کە ئەوان بەرهەڵستی شەیع سوودانی بکەن، بەڵکو بەرهەڵستی ئەو لایەنە دەکەن کە محەممەد شەیع سوودانیان دەستیشان کردووە بۆ ئەو پۆستە. بۆیە جۆرێک لە لێک تێگەیشتن لەو بارەیەوە هاتووەتە ئاراوە لە نێوان لایەنەکان، بەتایبەت لە نێوان لانی چوارچەوەی هەماهەنگی و ڕوتی سەدریش دەتوانم بڵێم. ئەمە شوای کردووە کە جۆرێک لە ئارامی لە وڵات بێتە ئاراوە. من ناڵێم 100% ئەمە ڕاستە ئەوەی من باسی لێوە دەکەم، چونکە لەوانەیە بەرهەڵستیش هەر بەردەوام بێت بۆ ئەم کەسایەتیە، بەڵام ئێستا دۆخی بە دۆخی جۆرا و جۆردا گوزەر دەکەین. پێتان وایە بەرژەوەندیەکان جیاوازنی دارەدانی دەوڵات دەتوانێت سەرکەوتوو بێت لە تێپەڕاندنی قەیرانەکان و ڕزگارکردنی عێراق لەم چەقبەست و سیاسیە؟ پرسی هاوپەیمانی ئیدارەی دەوڵات ئەمە پێکاتوە لە پێناو ئیدارەدانی حکوومەت هی وڵات. پرسیاری جەوهری ئەوەیە ئاخۆ ئەو هاوپەیمانێتیە لەسەر بەرنامەی کارنامەی خۆی پرۆپۆزەلی حکوومەتی خۆی کە دای ڕشتووە بەردەوام دەبێت یاخۆت کە حکوومەتەکەی پێکێنە بە دیدگای خۆی کار دەکات. بەڵام ئێستا ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە پێویستیمان بە پێکێنانی حکوومەتێکی بەهێز هەیە و تەواوی دەسەڵاتێکی بەدەستەوە بێت بۆ ئەوەی بتوانێت خزمەت گوزاری پێشکەش بە وڵات و بە گەلی عێراق بکات لە باکوورەوە تا باشوور، لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژاوە. دواتریش ئەگەر حکوومەت ئەو دەسەڵاتی تەواوی هەبوو و پاڵپشتیەکی تەواوی لەلایەن لایەنەکانەوە هەبوو، ئەوە ئێمە نازانین ئاخۆ ئەو دەسەڵاتی دەبێ یان و ناشتوانین ئێمە زامنی سەرکەوتنی ئەو حکوومەت. ڕئیس محەممەد چاودێری سیاسی لە بەغدا لەگەڵماندا. سوپاس بۆ بەشداری شرۆفەکانتان.